بەنسبەت سەردانی ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سۆران ڕاستی خەتوویەکی زۆر گەورە بوو، ڕۆژێکی داڕادێکی زۆر مێژووییە ئەگەر بۆ هەموو شاری سۆرانیش، بەڵام بۆ ئێمە وەکو گەشت و گوزار ڕۆژەکە زۆر گرنگ بوو لەبەر ئەوەی چ لە دانیشتنەکەی کە لەگەڵ بەرپرسە ئیداریەکان دانیشتی کرد، چ لە وتارە جەماوەریەکەشی کە لەکردنەوەی دانانی بەردی بناغی ڕێگای چلمەترێکی سۆران ڕاستی گەشتبینیەکی زۆر وە موژدەی زۆر گەورەی پێبوو سەبارەت بە پەرەپێدان و بەرەو پێشبردننی ڕەوشی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەوەی لێمان بینی ڕاستی ڕوئیایەکی جوان، دیدگایەک بەوەی کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بباتە قۆناغێکی زۆر بەرزتر لەوەی ئێستا هەیە و ئەوەی ئەمە دیتمان لە خوێندنەوەمان لەسەر قسەکانی و لەسەر پێشنیار و بەرنامەکانیشی پرۆژەکان ئەوەیە کە سۆران دەبیتە چەقی گرنگی پێدان و پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە کوردستان بە شێوەیەکی گشتی و لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بە تایبەتی لەسەر ئەو بنەمایی یان لەسەر ئەو بەرمەبنایی کە ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەی گەشتیاری زۆر فراوانی هەنا و زۆر بەرچاوی هەیە. ئەو زۆر بەڕاشکایی باسی ئەوەی کرد کە ناوچەیەکی دڵڕفێنە، منطقەیەکی هەمە چەشنەی گەشتیاریە، هەمە چەشنەی وەرزیە، دەتوانین زۆر سوودی لێ ببینین لە زۆر بوارەوە، بە تایبەتی لە بابەتی بنیاتنانی پرۆژەی گەشتیاری کە ئەو ناوچەیە لەو لۆکاڵیە بێتە دەرێ و ببیتە جێی تێڕامان و هاتنی ڕێژەیەکی زۆری گەشتیاران لە سەرتاسەری جیهان بۆ ئەو ناوچەیە. ڕاستی ئەو قسەیە بۆ ئێمە ماشێتێکی زۆر گەورەیە و موژدەیەکیشە لەوەی کە ئیتر ئەو چاوەڕوانیە کە ئێمە هەمانە لە بابەتی گەشت و گوزار چاوەڕوانیەکان ئینشەڵڵا لە ئایندەیەکی زۆر نزیک لە بابەتی کردنەوەی پرۆژەی گەورەی گەشتیاری لە ناوچەکە دەستنە بواری جێبەجێکردن. ئەگەر پرسیاری ئەوەی بکرێت ئایا پرۆژەکان چنە یان لەسەر چ بنەمایەک دەکرێن، ئێمە ڕاستی 2 ساڵە لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران و بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار گفتوگۆی زۆرمان هەبووە، دانیشتنی زۆرمان هەبووە کە بە چ ئاراستەیەک بڕوە. ئاراستەی ئیشکردنی مە و ڕوئیای مە لەگەر کە یەکانگیر بووە و هاوتەری بووە لەگەڵ ڕوئیای ئەنجومەنی وەزیران لەو بابەتە کە بابەتی سەرەکی مە بابەتی ڕێگاوبان بووە کە پێمان وا بووە ئەوە بەشێکی گرنگی پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە ناوچەی سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران. حاڵەتی دووەمەوەی ڕێخستنەوەی ئەوەی کە هەیە لەو بێسەروبەریە کە تێیدا بوو لە بابەتی پرۆژەکان و ئیدارەدانیان و گونجاویان لەگەڵ وەرزەکان و لەگەڵ واقعی سۆران و واقعی گەشتیاری کە دێتە منتیقەکە. خەتوەی سێممان ئەوە دەبیت کە کو بتوانین سوود لە سروشتەکە، سوود لە ئاوهەوایەکە، سوود لە ئەو دیدگایش وەربگرین. پێداویستەکانی مە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوە بوو کە ئەو ڕێگاوبانە چاک بکرێن، دواتریش پرۆژەی گشتیاری گشتی هەبن، ئەوەی کە خەڵک چاوەڕوانی لەسرە پارکن. لەبەرەوەی سۆران ڕاستی گوتمان زۆر سەریع دروست بوو، کەمتر بیر لەوەی کرا بۆ کەم مەودای سەوزایی زیان بکرێت و شوێنی حەوانەوەی خەڵک بەگشتی زۆر کەم بوو. ئێستا ئەو پرۆژەی کە پارکی نیشتیمانی دروست دەکرێت و پارکی شاریش لە ناو سنتەری شار دروست دەکرێت، ناو بازار دروست دەکرێت، ڕاستی فراغەکی زۆر بۆشایەکی زۆر پڕ دەکاتەوە لە خواستی گەنجان، لە خواستی بەساڵات چوان، لە خواستی خێزانەکان کە بتوانن کاتێکی خۆش بەسەر بەرن لەو یان کاتی حەوانەوەیان لە پشوەکان لەو شوێنانە بەسەر بەرن. پێداویستی دیکەمان بابەتی گلدانەوەی ئاوە کە هەوڵ دەین سوود لە ڕووبارەکان وەرگین، کەناری ڕووبارەکان وەرگین و چیتر ڕاستی گوێمان لەوەی نەبیت فلان ڕۆژە گەشتیارێک یان سەردانیکەرێک کە هاتە منتیقەی سۆران لە ڕووبارەکاندا خنکە خوانە خواستە کە بەڕاستی زۆر پێ نیگەران دەبین. ئەوەش بەوەی کە شوێنی کە خەڵک ڕووی تێبکات بۆ بابەتی بەسەربردنی کات لە کەنار ڕووبارەکان شوێنەکان سەلامەت بن
پرۆژەی تێدابیت و ئەو خەڵکە کە دەچیتە ئەو شوێنانە ڕاستی ژیان و گیانیان پارێزراوە بیت بەوەی کە چەند بەنداوەک یان گلدانەوەیکی ئاو لە منتقە دروست بکرێن ئەوەی کە بەلای ئێمە زۆر گونجاو بووە بابەتی ڕووباری جوندیان بووە کە لە ڕێگای لەسەر لە کاولۆکانەوە بگرە شوێنێکی حەسانەوە بۆ خەڵکی سۆران و گەشتیاران دروست بکرێت بە شێوەی کۆڕنیش بیت بە شێوەی کۆمەڵک چالاکی و پرۆژەی گەشتیاری لەسەر بکرێت ومێد دەکەین کە ئەوەش ڕاستی لە داهاتوێکی زۆر نزیک بیبینین کە بێتە دی پێداویستی دیکەیمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە بابەتی گەشتیاری ئەوەیە کە ناوچەی دیکەی گەشتیاری مان هەیە کە وەکو پێویست خزمەتگوزاری پێنەگەیشتیە هەوڵ دەین لەو شوێنانەش کە بووینە ناوچەی گەشتیاری کوردستانی ئەو ڕۆمبڵکی هیچ یەکێک لەمە نییە مڵکی سۆرانیش بەتەنیانی ئەوە هەرڕێک قسەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو ڕێزار کاک مەسرور کە باسی لەوەی کرد ئیتر هەندێک ناوچەی گەشتیاریمان هەیە کەس ناتوانێت بێ ئەوە مڵکی منە ئەوە مڵکی نیشتیمانیە مڵکی هەموو خەڵکی کوردستانە و بە تەحدید مەزەن لۆ نمونە گۆمی فێڵاوی بە نمونە هیناوە یان کۆمەڵک شوێنی دیکە کە ئیتر دەبی لە قال بە لۆکالێکی دەربچن و خاوەنداریەتەکەش خاوەنداریەتێکی نیشتیمانیە وەکو هەر سەرچاوەیەکی دیکەی نیشتیمانی ئێمە گەشتبینین و ڕوئیا و دیدگای سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە بابەتی پەرەپێدان بە کەرتی گەشتیاری ڕاستی زۆر دڵخۆشکردن و دڵنیاشم لە ئایندەیەکی زۆر نزیک موژدەی زۆر باش دەبن و پرۆژەی زۆر باشیش دەبن لە سەر ئەو بنەمایی کە ماستەرپلانێکی زۆر باش و توکمە هەیە و ئەو ڕاستەخۆ سەرپەرشتی دەکات لە نووسینگەکەی خۆی و لە ئەنجومەنی وەزیران لە ڕێگای لیژنەیەکی تایبەتەوە بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران و گەشتوگوزار لێ ڕاستی دڵمان پێخۆشە و تەسەوری شەکەین سۆران قۆناغێکی باش لە بابەتی گەشتیاری بیستە پێش